ساڵتان لێبێت بینەرانی کورسادی وز مناوڕە تۆفیقم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەی نوێی بەرنامەی پانۆراما. ئەم شەو قسە و باسەکەین لەسەر نرخی نەوت و کاریگەری لەسەر ململانێ سیاسیەکان و نێودەوڵەتیەکان. لە ئێستادا نرخی نەوت بە شێوەیە هاتۆتە خوارەوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەو شێوەیە دابەزینی بەخۆیەوە نەدیوە. هەروەها ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆربەی وڵاتاندا ئێستا بڵاوە، ئەمەش هۆکارێکی دیکەیە بۆی کە کاریگەری بکاتە سەر زیاتر دابەزینی نرخی نەوت. ململانێ سیاسیەکان چۆن دەبن لە چوارچێوەی دابەزانی نرخی نەوتە؟ کێ هەوڵەدا بۆی کە جارێکی دیکە نرخی نەوت بگەێنێتەوە ئاستی جارانی؟ لە ئێستاشدا حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا گەیشتوونەتە چەند ڕاستپاردەیەک بۆی لە داهاتوودا بیکەنە ڕێکەوتنیشی نێوانیان لە پێناو نەوت و هەروەها چارەسەرکردنی کێشە دارایی و شایستە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. لە هۆی دابەزی نرخی نەوتەوە ئەم ڕێکەوتنی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بەچی دەگات؟ ئاخۆ خۆی جێبەجێ دەکرێت یان دەگەرە دێتە ڕێگەی؟ ئێمە قسە و باسەکەین بە میوانداری هەرێک لە میوانەکانم لە ستۆدیۆ. کاک نەوزاد موەندی شارەزا لە بواری نەوت دەگەڵمە. بەخێربی کاک نەوزاد. هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کاک ڕابەرت تەلعات چاودێری سیاسیمان لەگەڵا. کاک ڕابەرت جەنابیشتان بەخێر بێن، بە سوپاسەوە کە لەگەڵمانی لە بەرنامەی پانۆراما. بەڵێ سەرەتا کاک نەوزاد لە جەنابتەوە دەست پێ یەکەم، نرخی نەوت وەکو بینین ینی ئەوتا بە شێوەیەکی ینی زۆر چاوەڕوان نەکراو هاتۆتە خوارەوە. ڕاستە پێشتر بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و نرخەکەی دابەزیەوە بەهۆی ململانەی نێوان سعودیە و رووسیا ینی بە شێوەیەشی دیکە ینی هاتە خوارەوە، بەڵام بەم شێوەی ئێستا نییە. هۆکارەکان ئەتوانین بڵین ئەو ململانەیە گەورەیە کە لە نێو زلهێزەکان و بەرەمێنەکانی نەوتایە و هەروەها ڤایرۆسی کۆرۆنایە یاخود هۆکارگەلێکی دیکە هەن بۆ ئەم داوەزینێ. زۆر سپاسانەکەم و بە خێراتنی کاک ڕابەریش دەکەم. بە دڵنیاییەوە هۆکاری سەرەکی بۆی چەترە گەورەکە بریتە لە بڵاوبوونەوەی پەتەی کۆرۆنا لە هەموو دنیادا بە گەورە و بچووکەوە بە دەوڵەمەند و هەژارەوە بە تایبەتیش ئەو وڵاتە زلهێزانەی گرتوێتەوە و پەرێشانن و وەکو ئامارەکانی ڕۆژانەی پەتای کۆرۆنا دەبینین وەکو ئێستا ئامارێکم لە بەردەستە لە 15یەکەمین وڵاتان کە زۆربوونی ژمارەی توشببوونیانیان تێدا بریتین لە وڵاتە زلهێزەکان وڵاتە پیشەسازیەکان ئەو وڵاتانەی کەوا سناعەت و پیشەسازی و داهێنانەکانی تەکنۆلۆژیا لای ئەوانە کە ئەوان دەتوانن جیهان بەرەو پێش بکەن و قیادەی بکەن و ئەمەش وەستاوەتە سەر ئەوەی کەوا ئەوان چەندە پێویستیان بە نەوتە وەکو کڕیارێکی گەورە و چونکە خۆتان دەزانن نەوت و غازی سروشتی دوو سەرچاوی گرنگی وزن و محرک و بزوێنەری ماچینی پیشەسازی ئەو وڵاتە زلهێزانن کەواتە لە ئەگەر هاوکێشەکە بەو شێوەیە سیرکەین ئەگەر وڵاتە زلهێزەکان بۆ خۆیان کڕیاری گەورەی نەوت بن لەبەر پێویستی پیشەسازی و گەشەپێدانی پیشەسازی و بەردەوامبوونی گەشەپێدانیان لە ئێستادا بەهۆی ئەوەی کەوا پەتای کۆرۆنا بڵاو بۆتەوە و کارگە گەورەکان داخراون لەبەرەوەی قەرەباڵغی دروست نەبێ بۆیە ئەم پەتایە وای کردووە کە کاریگەری خراپەکان و ئاسەوارە خراپەکانی لە هەموو بوارەکانی سیاسی، ئابووری، ئەمنی، تەنانەت کۆمەڵایەتی و تەندروستیشەوە هەمومان دەیبینین کە ئەمڕۆ 173500 کەس بەس مردوو هەیە بە هۆی پەتاکەوە 2,500,000 کەسی تێپەڕ کردووە. ئەمە وتا ئێستاش یعنی ئەوەی مای نیگەرانی هەموو دنیاە و هەموو لایەنەکانە و هەموو دەوڵەتانە ئەوەیە کە تا ئێستا نەتوانراوە بەو هەموو پێشکەوتن و تەکنۆلۆژیا تازەی سەردەمەوە ڤاکسینێکی بەقووەت بەهێز بۆ کۆنتترۆلی ئەم پەتایە دابین بکرێت. بۆیە بەڕاستی هەیمەنا و هەژمون و مەترسیە تۆقێنەرەکانی پەتای کۆرۆنا باڵی کێشاوتە سەر هەموو لایەنەکان. دوای ئەوە کە ئەوە پەتای کۆرۆنا سەبەبی سەرەکیە وەکووتمان بۆتە هۆی ئەوەی کەوا ماچینە و محرڕیکی پیشەسازیەکانی وەستانوە، دووهەم بۆتە هۆی ئەوەی کەوا کە وەکو تیشمان نەوت کاڵایەکی بەپێزە و بەپێزە بۆ ئەو پیشەسازیانە کڕیاری نەماوە و پێشتریش ململانێ سیاسیەکانی بینی ئەمریکا بە تایبەتی لەگەڵ رووسیا ئەوە هۆکارێک بووە و سعودیە لەگەڵ رووسیا هۆکارێک بووە، ململانەکانی ئەمریکا چین لە هۆکارێک بوون، هەموو ئەمانە پێکەوانێ کۆبوونەتەوانێ وای کردووەکەوە نرخی نەوت لە بازارەکانی نەوتە کەم بێتەوە. ئەم ململانیەنە هێندە ناڕەوا بوون هێندە ناڕەوا بوون کە لەسەر حسابی گەلان و میلەتان و تەنانەت خۆشیان کەوتن. بۆ نمونە ئەمریکا لە کاتێکا کە نرخی نەوت لە پێش لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا مانگی دوو مانگی سێ نرخدابەزی زۆری پێباش بوو بۆ لەبەرەوەی هەموو کۆگاکانی خۆی پڕ کرد. طبعاً ئەمریکا بۆ معلوماتان توانای هەڵگرتنی 800 ملیۆن بەرمیلی نەوتی هەیە. ئەمە بەس وەکو خەزنی ستراتیژی نەگوەکو بەکارهێنانی ڕۆژانەی خۆی کە هەیەی. طبعاً ئەمریکا بۆ خۆی هەم بەرهەمێنەرێکی یەکەمە هەم بەکاربەریەکی یەکەمە لە هەموو دنیادا. بۆیە ئێستاکانە کۆگاکانی ئەمریکا پڕ بوون
هیچ پێویستی بە نەوتی کە نەماوە بیکڕێ. دوو هەندێک معاملات هەیە خۆتان دەزانن لە بواری نەوتا معاملاتی عقودی ئاجلەی پێ دەڵێن بۆ نمونە مانگی چوارە نەوتی مانگی پێنجی کڕیوە نەوتی مانگی شەشی کڕیوە لەکوێیە بۆ ئەوەی مامەڵی پێوە بکڕینفرۆشی پێکە لە دەریایە لەم دەریایە مەسەڵەن باخیرەی وا هەیە 10 میلیۆن لیتر 10 میلیۆن بەرمیل نەوت هەڵەگرێ 20 میلیۆن بەرمیل هەڵەگرێ کڕیاریان نییە کڕیاریان نییە کەس نایەوێ پێویستی پێ نیە بەمەرجێک ئەبێت ئەوە بکە کری ڕۆژانەی ئەم باخیرەیە بە پایپە تێچوێشی کێ لەسەر بەڵێ بە بۆری دەبێت پاری بۆریەکە بە بتانکە بێ بە پارەوە ئەوە لەبەرەوە ئێستا وایان لێ هاتووەڵێ نەوتەکە دەدەین بەسکرێکەمان لەسەر نەمێنێ باشە ئەمە هۆکارێکی کە بووکەواتە یەک وەکو وتمان کۆرۆنایە وەستانی پیشەسازی گۆشەکردنی ئابوووریە و حاڵەتەکەش دابەزینی نرخی نەوتەکە کڕیارین یا و عرض هەیە لە بازارە بۆ نمونە ئێستاکانە لەو هەفتەیە خۆتان دەزانن 12 ڕێکەوتنیەکی گەورە کرا کەوا نرخی کەوا بڕی بەرهەمێنان 9 ملیۆن و 700,000 بەرمیل کەم بکرێتەوە تا لەکەیەکەوە دەستپێکا لە یەکی پێنجەوە هەموو وڵاتانی بەرهەمێن بە ئۆپکەوە بە ئۆپک پلاسەوە بە دەرەوەی ئۆپک هەموو هەوڵیانە زۆرترین بڕ بفرۆشن تا یەکی پێنج وای کردووە ئێستا وەکو بەپێی ئامارێک بە دوواداچوون بۆ کرد ڕۆژانە 30 میلیۆن بەرمیل فائیزە لە بازارڕ کەس نییە بیکڕێ باشە کەواتیانی لەم بلملانەیەوە لەم زۆر ناردنە دەرەوەی نەوتانی خۆ هەر وڵاتە بەرەمێنەکانی نەوت یانیوانی کە بودجە و ینی داهاتیان لەسەر نەوتە ئەمانە زەرمەندی بەڵێ بەدڵنیایەوە زەرمەندی گەورە ئەوانن بەڵام جاریش کەش ئەو قسێمان کردوێتەوە دەشیکەمەوە هەندێک لەو وڵاتانەی کەوا سەرچاوی داهاتی تریان هەیە وەکو زلێزەکان تەبع خۆتان دەزانن ڕاستە ئەگەر پیشەسازەکەی بوەستێ مەسەلەن سەرچاو مرۆیەکانی ناوەستێ داهاتە ناوخۆیەکانی خۆیان گەورن وڵاتێکی وەکو ئەمریکا 230 میلیۆن هاوڵاتی هەیە ئەمە پێداویستی ناوخۆی خۆی هەیە وڵاتەکانی چین و رووسیا و ئەوانە بە هەمان شێوە وڵاتێکی چێ مەسەلەن عێراق وڵاتێکی بەرهەمێنە بەڵام لەبەرەوەی تەنها سەرچاوی داهاتی لە 1995 نەوتە ئەمە زۆرترین زەرەرەکە چونکە هیچ داهاتێکی کەمانیەوە بۆ ئێستا چاوەڕی نەوتەکەین بەرز بێتەوە یان نزم بێتەوە بۆیە بەڕاستی وڵاتانی بەرهەمهێن و بەکاربەر هەمووی زەرەرەکە بەڵام ئەو وڵاتانە زەریری گەورە دەکەن کە تەنها سەرچاوەیەکیان هەیە و سەرچاوی جیاوازیان یە بۆیە ئەوە خراپە و دەبێ هەوڵ بدرێت لەمە دووە هەموو پێشبینیەکان وایە دنیای دوای کۆرۆنا زۆر جیاوازە بێت لە دنیای پێش کۆرۆنا دنیای دوای کۆرۆنا دەبێت پلانی زانستی تر واقعیتر ئەمەلیتر دابنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو قەیرانانی کە چاوەڕوان نەکرا بوو تاوان خۆتان دەزانن پەتای کۆرۆنا پەتایکی چاوەڕوان نەکرا بوو تەنانەت ئێستا زلهێزەکان وان لێ هاتۆ چۆک دابدەن یعنی بۆ نمونە سادەترین ئامێر کە بەرەو ڕوویان دەبێتەوە کەمامەی تەواویان نەبووە دەستکێشی تەواویان نەبووە جیهازی تەنەفوسی سناعیان نەبووە ئەمە وڵاتێکی لە ئەمریکا ڕووبا ئەبێ ئێمە چی بین لەبەر ئەوە بەڕاستی ئەبێت دنیای دوای کۆرۆنا ئەگەر پێکەوە کارکردنیەکی پێویستە نەک ململانی ناڕەوە دەرکەوتکەوە دەوڵەمەندترین وڵات لەگەڵ فەقیرترین وڵاتە لە بەرامبەر ئەم پەتایە هەردووچیان وەکو یەکسان وەساونەتەوانێ لەوانەیە بگرە وڵاتە هەژارەکان بە کەمترین شێوە توش بووبوون و بەو شێوەی ئەوان ئێستا ئەمریکا بۆ یەکەم وڵات بۆ نمونە کاتێک لە ووهان دەرچوو لە سین یەکەم وڵات بوو ئێستاکانەی قسین بۆتە حوتەم وڵات لە سەر ئاسی توشبووەکان هەموو وڵاتانی ئەوروپا وەکو بازەکەن لە 1985 توشبووان لە ئەوروپا و ئەمریکایە بەڕاستی مەترسیەکە تۆقێنەرە مەترسیەکە جددیە بۆ سەر ئایندەی دەیان ساڵی تری هەموو جیهان بۆیە دەکرێت ئەمە کارێکی پێکەوەی بێ و ئەمە پند و عیبرەتی لێوە بگیرێت لە بینی وڵاتان سەرکردەکان بە فەقیر و هەژار و دەوڵەمەندەوە دەست خۆش کاک نەوزاد بەڵێ کاک ڕابەرت تەڵات وەکو کاک نەوزاد ئاماژەی پێدا ینی دنیای پێش کۆرۆنا دنیایەکی دیکەیەوە دوای کۆرۆناش بە هەمان شێوە ینی ئەم دنیاە وەها نامێنێتەوە یعنی تا بینیمان لە سەروبەندی هاتنی کۆرۆنادا ینی هەموو هاوکێشەکان بە تەواوەتی گۆڕانەوە تا نرخی نەوت بەو شێوەیە کە بین ڕۆژانە دێتە خوارەوە تا ململانێ سیاسەکان ئەین تا ڕادەیەک بۆتە ململانەیە کە لە پێناو جەنگکردنە لە بەرامبەر کۆرۆنادا و تا کۆرۆنا ژیانی وەکو کاک نەوزاد ئاماژەی پێدا چۆکی بە وڵاتە زلێزەکاندادا ئەتوانین بڵین ینی کۆی گشتی ئەم ڕووداوانی کە ئێستا ڕووەدا و ئەو هۆکارگەلی کە کاک نەوزاد ئاماژەی پێدا ینی ئەمانە هۆکارن بۆەوەی کە ئێستا ینی نرخی نەوت بەو شێوەی کە هەیە لە بازارەکانی جیاندا دابەزیەوە زیاتریش دابەزێ و دنیاکەش بەو شێوەیە دەگۆڕێت دوای کۆرۆنا وەکو کاک نەوزاد ئاماژەی پێدا بەڵێ دیارە گومانی تیانە کە هەموو ئەو قەیرانانەی کە ئەمڕۆ جیهان و ڕاستە بڵێ مرۆڤایەتی ڕۆبەڕووی بۆتەوە یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی پەتای کۆرۆنایە و ئەوەی کە پەتای کۆرۆنا بە ئێمەی ئەڵێ لەسەر ئاستی جیهانە ئەوەی کە ئێمە تا ئەمڕۆ لە ناوەڕاست یاخود بڵێن هێشتا لە گەرمەی پەتاکەدەین
و ئەم پەتایە نازانرێت تاکەی بەردەوامە بێت تا ئەو کاتێک کە ڤاکسینێک نەدۆزرێتەوە و تا ئەو کاتەی چارەسەریەک نەدۆزرێتەوە بۆ نەخۆشەکان و بۆ کەسانی کە بەرگری دروست بکە بۆ بەرامبەر بەم پەتاوە تا جیهان و مرۆڤایەتی بە پلەی یەکەم لە شەڕێکی گەورەدایە لەگەڵ هێزێکی نادیاری ترسناک کە ڤایرۆسی کۆرۆنایە و سیستەمی جیهانی و سیستەمی ئابووری بە هەمان شێوە لە بەردەم وەرچەرخان و گۆڕانکاریی گەورەدایە لە پای ئەم پەتایی کە ڕوبەڕووی جیهان بۆتەوە. لێرەدا گرنگە دوو خاڵ باز بکەین کە بیبەستینەوە بەنەوتەوە. مەسلەی نەوت ئێمە بیرمانە کە تەنانەت لە کاتی ئیمزاکردنی ڕێککەوتنامەی بازرگانی نێودەوڵەتیشە ئەمریکایەکێک بۆ لە وڵاتانەی کە باوەڕی وا بووە نەوت کاڵایەکی استراتیژیە نەک کاڵایەکی بازرگانی و ئەمریکا لە وڵاتانە بوو کە پێداگیری لەسەر ئەوە کرد کە نابێت نەوت لە ژێر ئەو لیستەدا بێت کە ئەچێتە چوارچێوەی یاسای بازرگانی نێودەوڵەتیەوە. بۆیە ئەمە وای کردووە کە نەوت هەمیشە نرخەکانی دیار نەبێ و هەمیشە هەڵبەز و دابەزی گەورە بکە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بەڕاستی نەوت ئەمڕۆ لە سەدەی 20 ئێستاشکە لە سەرەتای سەدەی 21 داین کاڵایەکی استراتیژیە. کاتێک ئەڵێن کاڵایەکی استراتیژیە بۆ مانایە کە کاڵایەکی سیاسیشە، کاڵایەکی سیاسیە کە وڵاتان و زلهێزەکان ئەتوانن بەکاری بێنن و ئەتوانن بیکەن بە کارتی فشار بۆ سەر یەکتری و لە هەمان کاتدا ئەمە ژێرخان و کۆڵەکەی پشتی ئابووری جیهانی لەسەر وەستاوە لە بەرەوەی ئەم وزەی ئەمڕۆ ئابووری جیهانی بە شێوەی سەرەکی پشتی بەستووە بە وزەی کە لە نەوت و بەرهەمەکانی نەوتیەوە بەرهەم بێ. بۆیە ئێمە ئێستا ئەمە لە بەردەم پرسێکی گەورداین کە هەڕەشە بۆ سەر ئەم کاڵایە دروست بوو، هەڕەشە بۆ سەر داهاتووی بازرگانی و کاریگەریە سیاسیەکانی و خراپ بەکارهێنانی ئەم کاڵە استراتیژیە لە ململانی نێودەوڵەتیەکانە تا چەند ئەتوانێت سیستەمی ئابووری جیهانی و سیستەمی سیاسی جیهانی جارێککە هەڵاوێر بکە و گۆڕانی بەسەردا بێنێت. ئەمە لە ڕووی نەوتەوە. لە ڕووی ڤایرۆسی کۆرۆناوە سیستەمی جیهانی لەگەڵ دەستپێکردنی ڤایرۆسی کۆرۆنایە ڕوبەڕووی قەیرانێکیکەی گەورەتر بووە لە قەیرانی نەوت و قەیرانی کۆرۆنا، ئەویش قەیرانی متمانەیە. بۆ مانایی کە جیهان لە پڕێکە لە ناکاوە بەهۆش ئەوە هاتەوە کە لەناو ئەم سیستەمە جیهانیەدا کە ساڵانێکی زۆرە خودی سیستەمەکە بۆ خۆی بانگەشەی بۆکە ئابووری بازار و ئەم گلۆبالیزم و جیهانگیری و ڕۆڵی دام و دەستگا جیهانیەکان لە نمونەی نەتەوەیە گورتوەکان و لە نمونەی ڕێکخراوی تەندروستی جیهانی و لە نمونەی ئەو دەستگا پان دەوڵەت و سەر و دەوڵەتیانی لە نمونەی یەکێتی ئەوروپا و ئەوانە و هەموو ئەو ڕێککەوتنا بازرگانی و ئابووری و سیاسی و استراتیژی و فرەلایەنانەی کە وای کردووە شتێک بە ناوی سیستەمی جیهانی هەبێت و ئەمریکا لەسەرەوەی ئەم سیستەمە جیهانیە ڕۆڵی سەرکردایەتی بجێڕێت لەگەڵ دەستپێکی ڤایرۆسی کۆرۆنادا پرسیارێکی گەورە و قەیرانێکی گەورەتر سەری هەڵدا، ئەویش قەیرانی متمانەیە. بەو مانایی کە لەم ساڵانەی ڕابردوودا کاریگەری ئەم شێوازی هەڵسوکەوتی سیاسی وڵاتان و شێوازی جوڵانەوەی ئەم سیستەمە سیاسیە نێودەوڵەتیە لەگەڵ قەیرانە ئینسانی و مرۆیەکانی کە ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوە وای کردووە کە خەڵکی لەسەر تاسەری جیهان متمانەیان بە دام و دەستگا نێودەوڵەتیەکان نەبێت لەبەر ئەوەی کە دەستەوەستان بوونە لە ئاسی چارەسەکنی قەیرانەکانیاندا و ئەم نەبوونی متمانەیە لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا وای کرد کە ئەم گومانەی خەڵک ببێ بە یەقین و خەڵک بەڕاستی لەوە تێبگان کە ناتوانن پشت ببەستن بەو سیستەمە جیهانیە، پشت ببەستن بە ڕێکخراوێکی وەکو WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بتوانێت کاریگەر بێت لە داڕشتنی استراتیژەتێکی یەکگوتووی جیهانی. ئەم قەیرانی متمانەیە وای کرد کە جیهان پاشەکشە بکات و هەر وڵاتێک بە تەنها استراتیژی شەڕی خۆی بە دژی کۆرۆنا ڕابگەێنێت و لەگەڵ ئەمەدا پاشەکشەی سەرەکی لەوێدا دەستی بکرد کاتێک کە هەر وڵاتێک ئەڵێ من یەکەم جار بۆ مانای کاتێک کە ترامپ لە گوتارە سەرەتاییەکانی دەستپێکی وەکو سەرۆکی ئەمریکا وتی ئەمریکا یەکەم بۆ مانەکە ئیتر بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێشەوەی هەمووان دێ. کاتێک وڵاتێکی زلهێزی ئابووری و سیاسی و سەربازی وەکو ئەمریکا تەنها بیر لە خۆیە کاتەوە هەموو جیهانیش هەمان شێوە هەمان ڕێگا ئەگرێتە بەر و بیر لە خۆیەوە کاتەوە. ئەمەوە ئەکات کە
لە پای ئەم قەیرانە کەوای کرۆ قوڵتر بێت کۆ تا ئەمڕۆ جیهان دەستەوەسا لە ئاسیا وەستاوە ئەوەیە کە وڵاتەکان لە نێوان خۆیاندا متمانەیە بە یەکتری نییە، زانیاری لەگەڵ یەکتری ناگۆڕنەوە، داتاکان و ئەزمموی خۆیان لە ڕوبەڕووبوونەوەی پەتاکەتا بۆ نمونە وڵاتێکی وەکو چین کە ئەزمونێکی سەرکەوتو هەیە لە ڕوبەڕووبوونەوەی پەتاکەیە تا ئێستا ڕاستە لەلایەن ئەمریکاشەوە سەرزەنش کراوە، بەڵام ینی کەواتە کاگڕابەر بەڕای جەنابێت ینی ئەم نەبوونی متمانەیەوە ئەم ڕێک نەکەوتنەی کە لە نێوان وڵاتانی جیهاندا هەیە بە تایبەتی ئێستا کێمە لە سەروبەندی ڤایرۆسی کۆرۆناین و ئەمەش کێشەیەکی قەیرانیشی قوڵی دارایی بە دوای خۆشی دایەناوە لە هەموو جیهاندا کەواتە توانین بڵین ئەم نەگەڕانەوەی متمانە و نەبوون و دروست نەبوونەوەی ئەم متمانە لە نێوان ئەم وڵاتانی جیهاندا و کات قەیرانەکان بەرەو قوڵتر بوون بڕوات و ئاماژەکان بۆ ئاراستەیە کە گەشتبینی تێدا نەبێت یاخود نەخێر دوجار هەمویان دەبێت متمانێ بگەڕێتەوە نێوانیان و ینی کێشە و ململانی سیاسیەکان تا ڕادەیەک ینی کەمتر بکەنەوە لە نێوان خۆیاندا. لە قەیرانی کۆرۆنادا کۆمەڵێک وانە هەیە لەسەر ئاسی ئینسان کۆمەلگاکان و لەسەر ئاسی سیستەمی جیهانی بەگشتی. وانەکان ئەوەیە کە ئێمە و من جاری تریژ وتومە هەموو قەیرانێک کە سەر هەڵەدا کە ڕوو لە مرۆڤایەتیەکە ئەم قەیرانە دیوێکی خراپی هەیە و بەڵام دیوێکی باشی ئەوەیە کە ئەم قەیرانە ئەتوانێت ببێتە دەرسێکە وڵاتان و سیستەمەکان لێوەی فێر بن و بە خۆداچوونەوە بەم ئیشکالەتی ئەم سیستەمە بکەن. سیستەمی ئەمڕۆی جیهان لە دوای کۆتایی جەنگی ساردەوە لە دوای کەوتنی سۆڤێتەوە هەتا ئەمڕۆ زۆر بە لە خۆبایی بوونەوە شانازی بە بەو سیستەمە جیهانگیریەوە بۆ بازاڕا کردووە کە تا ئەمڕۆ بنیادی ناوەوە ئەمە بووە بە وای کردکە متمانەیەکی کوێرانە بەم بازارەوە بە دەسەڵات و زلهێزەکانی نێم ئەم بازارە جیهانی و ئەم سیستەمە تا ئەو ئەندازەیە بڕات کە خەڵکی کوێرانە باوەڕیان پێ هەبێت وە خەڵکی هەموو داهاتوی خۆیان و سیستەمەکان داهاتوی خۆیان لەسەر بنیادی لەسەر بنەمای ئەم باوەڕە بەم سیستەمە بنیاد بنێن. کاتێک کۆرۆنە ڤایرۆسێکی نەبیندرا و دێتن لە ماوەی سێمانگێکە هەموو ئەم سیستەمە دێنێتە ژێر پرسیارەوە و وڵاتانی زلهێز کە لە لای خەڵکی ئەمانە سوپەرپاوەر بوون و لە دیدی هەموو دنیاوە ئەمانە هێزێک بوون کە ئیمکانی ئەوە نەبوو کە بە ئاسانی لە بنیا بێنن دەستەوەستان ئەوەسن لە ئاسیدا و ناتوانن ژیانی هاوڵاتیەکانی خۆیان بپارێزن ئەمە خودی قەیرانەکە لێرەوە دەست پێکە. جیهان بۆ ئەوەی کە وانەیەک لەم بابەتە وەرگێ ئەبێ باوەڕی بەوە هەبێت کە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە شەڕێکی جیهانیە و شەڕێکی ئینسانیە و مرۆڤایەتی بەیەکەوە دەستەناودەست ئەتوانێت ڕوبەڕووی ئەم پەتایە بێتەوە و سیاسەتی دەرگاداخستن بەسەر وڵاتەکەی خۆتدا و ئەوەی کە تۆ بەتەنها باری گرانی شەڕێکی لەم شێوەیە بکەوتە سەرشانی وڵات و سیستەم و ئابوووریەکەی خۆت بەتەنها لە سای سیستەمێکی ئابووری تا ئەمڕۆی جیهاندا سیاسەتێکی دروست نییە و ئەبێ وڵاتان بتوانن ڕێگایەک بدۆزنەوە بەتابەت ئێمە باز لەو زلهێزاناکەین کە کاریگەریان بەسەر ئابووری و سیاسەتی دنیاوە هەیە بەتابەتی ئەمریکا و چین ئەبێ ئەوانە ڕێگایەک بدۆزنەوە کە داڕشتنی استراتیژەتی هاوبەش و زانیاری و زانست و هاوکاری لە نێوان خۆیاندا درێژە پێ بدەن و بتوانن ئەمە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە ئەم سیستەمە جیهانیە جارێککە بە کەم و کوڕەکانی خۆیان بچێتەوە و لەسەر بنیادێکی مرۆڤانەتر جارێککە خۆی بنیاد بنێتەوە. بەڵە دەست خۆش کاگڕابەر دێمەوە خزمەت جەنابێت کاگێ نەوزادۆک و کاگڕابەر ئاماژەی پێدایانی ئەمە قەیرانی متمانە نەبوونە لە نێوان هەم زلهێزەکان هەم سەرجەم وڵاتانی جیهان کە بۆتە دروستبوونی ئەم قەیرانە گەورانەوە بە تایبەتی ئێستا کە ئێمە لە سەروبەندی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داین و لەگەڵ ئەوەشدا ینی هاتنی دابەزینی نرخی نەوت و ئەو قەیرانە داراییە کە ڕووەکاتە هەموو وڵاتانی جیهان ینی داڕشتنەوەی استراتیژە هاوبەشەوک و کاگڕابەر ئاماژەی پێدا ئەمە ڕاستە ینی بەرژەوەندی هەموو وڵاتانی تێدایە و بە تایبەتی زلێزەکان و ئەمریکا و چین. دوجار ئەمانە پێ دوایە ینی دەگەنە ئەو قەنەعەتەی کە پێویستە لەسەر کۆمەڵێک لە قەیرانەکان بگەنە ڕێکەوتن و دوجار ئیشێ لەو قەیرانانش کە تێیدا هەموو لایەک زەرمەندە قەیرانی بە تایبەتی ئێستا نەوتەکە تا نرخەکەی بۆ شێوێ دابەزیوە. خۆی مەسەلا ئەگەر لە ڕووی سیاسی و باسی بکەین بەڕاستی کۆرۆناش بۆ خۆی هەم نەوت وەکو چێچێکی سیاسی بەکارهات و هەمیش کۆرۆناش بۆ مەوزوعەجی ئەسڵەن کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی لە ئەساسە ئەگەر سەیریکەی کێشە و قەیرانێکی پزیشکی و تەندروستیە یعنی هیچ ئەوەیە بەڵام بەداخەوە ململانێ ناڕەوەکانی بین زلهێزەکان بە تایبەتی ئەمریکاچین کە من لەگەڵ ئەو قسەی کاکە ڕابەرانیم خۆی
ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە پێویستی بە کاری پێکەوەیەوە کاری دەستەجەمعی هەموو دنیاە. بەڵام ئێستا وانە هەمووی وەکو کاکە ڕابەر جوتی هەمووی دەڵێ من پێش ئەوەی بڵێ ئێمە جا ئەم نەهجە نەهجێکی خراپە هەمووی لە چوارچێوی وڵاتەکانی خۆی و سنوورەکانی خۆیان باشترین هەوڵ دەدا بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە. بەڵام نازانێت ئەگەر خۆی بە ساغ و سەلامەتی دەرچوو دەوروبەرەکەی نەخۆش بوو ئەوش لە کۆتاییدا هەر تووشی زەرمەند دەبێت. بۆ منە ئێمە لە هەرێمی کوردستاندا وڵاتێکی بچووکی نەرێمێکی 5 میلیۆن کەسین خۆ لە ئەساسەن ئەوەی کە دەرکەوت لەو هەموو نەخۆشیانەیە هیچی لە ناوخۆی کوردستانە نەبوو هەموو لە وڵاتانی دراوسیەوە هاتوون و توشبوون و بەریەک کەوتەمان بوو. بۆیە ئەگەڕێمەوە ئەو خاڵە دەبێت هەمومان بە گەورە و بچووکەوانەیە سەیری وڵاتێکی زلهێزی ئەمریکایە چینیا یابان بکەین نابێ بڵین وڵا پێمان خۆش بێ ئەمریکایەکەم حاڵەتی توشبوونە 600,000 تێ توش بووە چونکە ئەگەر ئەو توش بوو ئەو شەلەلی کرد ئەو شکستی هێنا هەمومان تووشی شکست دەبین چونکە بەداخەوە وڵاتانی نامی و پێگەیشتوو ئەم ناوچانەی ئێمە بەتایبەتی بەداخەوەڵێم چاومان تەنها لە دەست و داهێنانەکان و تەکنۆلۆژیا پێشکەوتەکانی ئەو وڵاتانەیە. جار ئەوانش بڕیاریان لەسەر ئابووری جیهانی ئەوان ئابووری جیهانیان ڕاگرتووە قیادە ئەکەن. بۆیە مەسەلەکە وەکوتم بە سیاسی کراوە. ئێستا مەسلەی بینی سین و ئەمریکا مەسلەیە لەسەر کۆرۆنا نیە، مەسلە لەسەر نەوت و بازاڕی نەوت نیە، مەسلە لەسەر قیادەکردنی جیهانە. ئەوە بۆی مۆزوعەکە من پسپۆڕی قساکەم بەڵام بێمە لایەنە سیاسێکەوە مەسلەی قیادەکردنی جیهانە. ئەمریکا من مێژوویەکی کورتی ئەمریکات بۆ بازەکەم ئەمریکا پێش 6 ساڵ لەمەوە پێش لە دوای کۆتایی جەنگی جیهانی یەکەمەوە ئەمریکا وڵاتێکی زۆر سادە و ساکار بوو ناویشی نەبوو. ئەو کاتە زلهێزەکانی دنیا فەڕەنسا بریتانیای مەزن بوو. وای لێهات لە ئەنجامی شەڕەکانی و لە ئەنجامی بەردەوامبوونی 150 ساڵی قیادەی هەموو دنیا لەلایەن ئەمریکا لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و هەندێک وڵاتی ترەوانێ هیلاک بوون پێیان نەما لە ڕووی ئابووری و داڕمان. ئەمریکا هێواش هاتە پێشەوە لە جەنگی جیهانی یەکەما کە ڕۆڵەنجی سەرکی نەبوو لە جەنگی جیهانی بوو بە قیادە لە کۆتایی جەنگەکەیە بوو بە ڕابەرایەتیکردنی حلفی ناتۆی دامەزران و سەرکردایەتی جەنگی ساردی کرد بە ماوەی لە 1949 یاخود لە 1949 بەڵێتانەوە تو یەک باشە دژی بلۆکی سۆسیالیستی و سۆڤێتی و هەموو وڵاتانی شیوعیەت. ئێستا لە دوای داڕمانی شیوعیەت و سۆڤێت لە دوای نەوەتویەکەوە تا ئێستا نەوەتویەک تا ئێستا تقریبا نزیکی 30 ساڵێکە نەزمێکی نوێی جیهان هاتەکایەوە بە قیادەی ئەمریکا و دوو جەمسەری نەما بوت بە تاک جەمسەر. ئەمریکا بە لوودبەرزی خۆی بە غروری خۆی قیادەی ئەم دنیای کرد و بەڵام بە هەڵەشەیەک وەکەوتە ئەوەی کە هەموو قەیران دوای قەیران ڕوبەڕووی وڵات ببێتەوانێ و دنیاش ببێتەوە. بۆیە ئێستا دوای 100 ساڵ ئەمریکا ئەو هێز و پێز و قووەتەی نەماوە. پێدوانێ ئەو ینی ئەو تەوازنە بگۆڕێت وەکو خۆشت لە قسەکان تاوتێ چکێسە بەڕاستیانی قەیرانێکی قوڵی کۆرۆنا لە ئەمریکا ئەو تا سەری هەڵداوە ینی کۆنتترۆلکردنیەوە ئاسان نیە وەکو جەنابەت و کاگڕابەر ئاماژەتان پێداوە ئەو قەیرانە دارایی و داوەزی نرخی نەوتیش بە هەمان شێوە چکە مەش ینی گەورەترین زیانە کە بەر ئابووری ئەمریکاکەوە بەڕاستی زۆر ڕاستە. کەواتە توانین بڵین ئەمریکا لێرەدا پاشەکشا کات و دوجار دەبێ مل بدا بۆ گەورە زلهێزەکانی وەکو چین و رووسیا و ڕێکەوتن لەگەڵیانە بە تایبەتی لە بواری نەوتە. ئەوە بۆ ویستم بیڵێم دوای ئەو 100 ساڵە ئەمریکا ئەم هێز و توانە قووەتەی خۆی مەسەلەن نیشانەکان دەرکەوت یەکێک لەوانە لە بڕیارێکی زۆر چاوەڕوان نەکراو لە گەرمۆی ئەزمەی کۆرۆنایە ئەمریکا دەڵێ من یارمەتی و مساعداتە مانگانە و ساڵانەکانم لە WHO دەبڕم یعنی ڕێکخراوێکی جیهانی و کار دەکات لەسەر ئاسی جیهان. بیانەکەشی بۆ ئەوەیە کە دەڵێ زانیاریەکانی شاردوتەوە ناڕاز بوون. خۆی بڕوان ناکەم وابێت چونکە ئەمریکاش بۆ خۆی ئێستاکانە بۆ معلوماتان ڕاستە ئەمریکا تا ئێستا دەرجەیەکە کەس ئینکاری قووەت و هێز و توانە و تەکنۆلۆژیای ئەو ناکە بەڵام ئەم هێز و پێزە لە بەرامبەر ئێمەیەکی بچووکە گەورەیە بەڵام لە بەرامبەر سینیەکە کەوتۆتە ململانێ تا 10 ساڵ لەمەوە پێش ڕکابەری نەبوو بەڵام ئێستا ڕکابەرێکی زۆر بەهێزی بۆ پێیا بووە کە رووسیای تێپەڕاندووە سینە. سین بە هەموو پێوانەکان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی تەکنۆلۆژیەوە ململانی لەگەڵ ئەمریکا دەکات. بۆیە ئێستا کەواتە ئەزمەکە ئەزمی قیادەکردنە و چۆڵکردنی پێگەی ڕابەرایەتی لەلایەن ئەمریکا و ئەمریکا شتابووی بکرێ مقاومە دەکات بمێنێتەوانێ چونکە دەزانێت لە دەستدانی هەژمون و هەژمەنەی خۆی بەسەر هەموو دنیاە بچووکبوونەوەیەتی کەواتە مەسەلەکە بەس نەود نییە نەخێر زۆر گەورەترە لەنەوە. من تەسەوورەکەم بە تەلەفۆنێک و بە ڕێکەوتنیەکی سێقۆڵی بینی سین ئەمریکا رووسیا
کێشەکە لە ماوەی هەفتەیەکا جێبەجێ بێ و چاک ببێتوانێ دوول لە مەسلەی کۆرۆنا و نەخۆشی و پەتاکە ئەگەر باس بکەین بۆیە کاکە هاوڕێ مەسلە سیاسیەکان و ململانەکان هێندە توندن کە مەجای ئەوەی نێشتێتەوە ستراتیژێک وەکو کاکە ڕەبەر باسیەکە ستراتیژێکی پێکەوەی و دەستەجەمعی بکەن بۆ نمونە ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان کە ڕێکخراوێکی نێونەتەوەیە و ئەرکی سەرەکی بریتێ لە پاراستنی ئاسایشی هەموو دنیا تا ئێستا کۆبوونەوەیکی دەکرێت لەسەر مەسلەی کۆرۆنا تا ئێستا یعنی ئەو 2 مانگ و 3 مانگ ئۆنلاین یەک کۆبوونەوەیان کرد یعنی لە حەجم و لە گەورەی قەیرانەکەدا نەبوو ئەم دەستەجەمعیە بۆ نەتەوەی یەکگرتوەکان چێن خۆمان دەزانین ئەنجومەنی ئاسایشەیە لە 15 وڵات و 5 سەرچەکانە 5 سەرچەکە خۆی ململارێکی توندیان هەیە تەنانەت ململانیەکانی دنیای غەرب گەیشتە ئەوەی لە بینی ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا لەسەر کەمامە ببێتە شەڕیان حتا واز کرا بە وەکو سوعبەت و سوخریا پیان و شەڕی کەمامە لەبەرەوەی سین وای لێ هات لە بورە و سەرچاوی قەیرانەکەەوە ئێستا وای کردووە هاوکاری و هەمانگی و یارمەتی لۆجستی و معنەوی و مادی دەدا بە وڵاتە جلێزەکان بۆیە ئەمە قسەکەیە مەسلەی کۆرۆنا لەوانەیە هۆکارێک بێت بۆ ململانەکان بەڵام ململانی حەقیقەکە لەسەر ئایندەی دنیاە لەسەر ئایندەی ڕابراتی دنیاە کە ئەمەش کارێکی قورسە و دنیای کە قسەکەم ئەمەیە دنیای دوای کۆرۆنا پێش کۆرۆنا یەک تاک جەمسەری ئەمریکا نامێنێتەوە لەوانەیە جەمسەری بە قووت وەکو سین ئەوە بە قووت هێتە پێشەوە لە تەنیشت ئەوی شوانێ بە هێواشتر رووسیا ئەڵمانیا لە ئەمریکا لاتین بەرازیلیش ڕەشەح بۆی بێتە هێزێکی گەورەتر کە ئەمانە دنیای 5 جەمسەری یا 4 جەمسەری یا زیاتر دەبێتە دنیایکی زۆر جیاواز کە لەوە ئەچێت ململانەکان تونتر بێت من جارێکی کەش وتومە ململانەکان ململانی عسکەری نین لە بینی سین و ئەمریکایە نسین ئەوێت خاچی ئەمریکا داگیرکان نە ئەمریکا ژێوێ خاچی ئەوە داگیرکا وەکو جەنگە کۆنەکانی یەکەم و دووهەم سوپا بنێرن و سنوورەکان ببەزێن نەخێر وەکو هەموو پێشبینیەکان وایە وڵاتی سەرکەوت و گەشەکردو ئەوەی کە توانای قیادەی دنیای هەیە 2 وڵاتە یەک لە وڵاتانەیە کە دەبێت ئابوووریەکی زۆر بەهێزیە بێ 2 خاوەن تەکنۆلۆژیا تازە داهێنەرەکانی ئەم سەردەمە بێ کێن ئێستا ئەمریکا سینا و ئەوانی کەش لە خوارەوەن بۆیە بەڕاستی قەیرانی کۆرۆنا ململانیەکانی وەکو ئەڵێن خێراتر کرد و بەرجەستەتری کرد و هێنایە سەر ڕوو جاران شاراوە بوو خۆمان نەزانین ساڵێک لەمەوە پێش قەیرانی بینی ئەمریکا ئەوروپا لەگەڵ سینا لەسەر مەسلەی گومرک و تعریفەی گومرکی و بازرگانی و حتا لەسەر مەسلەی تەکنۆلۆژیا زیرەکەکانی مۆبایل و ئەوانەکە بازار یەکتریان لە یەکتر داخست ئەمریکا ترسی لێ نەژووتی ئەوەندە بەرهەمەکانی سین لەناو ئەمریکا دەفرۆشێت بەرهەمەکانی خۆی پچی کەوت بوو لە ڕووی سعرەوە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی ئەوانەوە بۆی بەڕاستی ململانەکان زۆر گەورەترن وەکو وتم ململانێکە لەسەر ئایندەی دنیا و ڕابراتی دنیا چونکە بەڕاستی ئێستا لەم دنیا پەشێ و شڵەژاوەیە دنیا بێقیادەیە وەکو زۆر لە محەلیلەکان ئەڵێن دنیای ئێستا دنیایکی بێقیادە و بێڕابەرە ئەمریکا ڕابراتی خۆی بەو تومتۆڵگەی ساڵی 91 و دوای ڕمانی یەکێکی سۆڤێت نەماوەتەوە بۆیە بەڕاستی دنیا بەرەو زۆرێکی چاودێرەکان ئەڵێن ئەڵێن کۆرۆنا ینی چۆشی تا ڕادێ بە ئەمریکا دادا بەڕاستی چکە کۆنتترۆلکردنی هەروە ئاسان نییەوە نەدۆزینەوەی ڤاکسینێک بۆی ینی ئەمە ململانەکانی تونتر کردووە دەست خۆش کاک نەوزاد دێمە خزمەت جەنابەت کاگێ ڕابەر ینی لەم هەموو ململانێت توندەدا و لەم قەیرانە گەورانەی کە ڕوبڕووی هەموو گیان بۆتەوە ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان ئێمەش دیارە ینی بەشێشین کە بمانێت و نەمانەوێت ینی لەم قەیرانانەدا ئەژین و قەیرانی هەم ڤایرۆسی کۆرۆنا هەم دابەزی نرخی نەوت بە تایبەتی لەسەر عێراق و هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر قۆڵی ئەبێت ئێستادا عێراق و هەرێمی کوردستانی ژای نزیک بوونەتەوە لەوەی کە ڕێکەوتنێک پن بۆەوەی کە تا ڕادەیەک هەرێمی کوردستان بتوانێت ئەگەر دەربازی بێ بەهۆی عێراقەوە لەو قەیرانە دارانی کە ڕوبەڕووی جیانە بێتەوە و لە هۆکارەکانی کە دابەزی نرخی نەوتە یعنی پێتان وایە کە هەرێمی کوردستان ئەتوانێت بە ڕێکەوتنی لەگەڵ بەغدا خۆی تا ڕادەیەک قوتار بکە و ڕزگار بکە لەو قەیرانە قوڵەی کە دابەزی نرخی نەوت دەیهێنێتە ئاراوە یاخود نەخێر هەرێمی کوردستان گەورەترین زیانی بەرەکەوێت لەم ڕۆوە بەڵێ دیارە ئەم قەیرانی کە باس کرد قەیرانی کۆرۆنا قەیرانێکی جیهانیە و ئێمەش ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لە ناو جەرگەی قەیرانەکەی ئاژین سەبارەت بە نەوت قەیرانی دابەزینی نرخی نەوت ئەمە شتێکە کە هەموو وڵاتان لێ زەرمەند دەبن بە وڵاتانی وەبەرهێنی نەوتەوە وڵاتانی بەکاربەری نەوتیشەوە و هەموو کەرتەکانی دیکەی ئابووریش لێ زەرمەنە بن چکە لە بدایەتەوە وەک باسمان کرد لەگەڵ کاک نەوزادیش کە باسی کرد ئەوەی کە استراتیجی
کۆڵەکەی پشتی ئابووری جیهانی لەسەر نەوت بەستراوە هەموو سێکتەرەکان دیکە بەسراوەتەوە بەم کاڵایەوە بەم کاڵا استراتیژیەوە سەبارەت بە عێراق و بەستنەوەی بە هەرێمی کوردستانەوە ئێمە پێویستە سەبارەت بە عێراق سێ قەیرانی ینی جگە لە دابەزینینەوە و کۆرۆنا قەیرانێکی دیکەشی ئەمەش قەیرانی پێکهێنانی حکوومەت و کاریگەری و پێکدادانی و پێکنەهاتنی هێزە شیعیەکانە و هەتا ئێستا ئەمە سێم کاندیدە بۆ سەرۆکایەتی حکوومەت ڕائسپێدرێ لە دوای سەرهەڵدانی خۆپشاندانەکانەوە لە ساڵی ڕابردووە کە تا ئێستا سەرکەوتوو نەبووە و ناشزاندرێ کە تا چەند ئەتوانێت سەرکەوتوو بێت تا چەند ئەتوانێت دەست ببات بۆ کۆمەڵێک فایلی حساس و کاریگەر کە تا ئێستا ئەم دۆخە لەسەری بە هەڵواستراوی ماوەتەوە کەواتە عێراق لە بەردەم قەیرانێکی دوو قەیرانی جیهانی و قەیرانێکی ناوخۆییدایە دوو قەیرانە جیهانێکە مەسلەی نەوت کە باس کرا 1995 داهاتی ساڵانەی عێراق پشە بەستێ بنەوت و عێراق ساڵانە پێویستی بە 48 ملیار دلار هەیە تەنها بۆ مەسلەی خەرجکردنی موچە و ئایا کاتێک کە نرخی نەوت بەم شێوێ دابەزێ و خواستی جیهان نەک بەتەناتەوان نرخی نەوت کە دابەزیوە ئەنجامی ئەوەیە کە خواستی جیهان لەسەر کڕینی نەوت دابەزیوە بژوتمان بەهۆی قەیرانی کۆرۆنا ڤایرۆسەوە کە ئەم نرخی نەوتە دابەزێ و عێراق ئەم ساڵ ینی میزانی خۆی لەسەر ئەساسی ئەوە دانابوو کە نرخی نەوت بە 65 دلار بفرۆشێ واتە میزانیە کە لەسەر ئەساسی 65 دلار دامەزرابێ کاتێ نرخی نەوت ئەگاتە 20 دلار ئەمە چی ڕۆدا یەکەم دیاردەی ئابووری و میزانەی کەڕوو لە وڵاتانەکە مەسەرەی کەمیە لە میزانیی دەوڵەت و کەمیە لە داهاتی حکوومەت و کاتێک کەمی لە داهاتی حکوومەت تا دروستە بێ بە دەرەجە یەکەم خەمە گەورەکان ئەوەی بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانیشەوە پرسی موچەیە کە ئێستا ئەمە نیگەرانی گەورەیە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانەکە ئایا ئەتوانن بەردەوام لە پێدانی موچە کاتێکە کە موچە ساڵانە 48 ملیار دلار پێویستی بە پارەیە و ئایا حەجمی ئەم موچەیە و عێراق تا چەند ئەتوانێت ئەمە بکات و ئێمە بینیمان لەم ڕۆژانە لە پەرلەمانی عێراقا لیژنەی ئابووری چەندانە پێشنیاری کرۆ یەشێک لەو پێشنیارانە مەسلەی پاشەکەوتە یەکێکیکە چاپکردنی دراوە کە لەمایان ئەمەش سیاسەتێکی خراپتر کە بێتە هۆی هەڵاوسان و هەڵاوسانی ئابووری و شتومەت بۆیە لە قسەکردن لەسەر عێراق ئەبێ ئەم وێنەیەمان لەبەرچاو بێ و کاتێک دێنە سەر هەرێمی کوردستان بە هەمان شێوە هەرێمی کوردستان لەم دانیشانەی دوایی کە وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دانیشتووە چەند پرسی ئەساسی هەیە کە هەرێمی کوردستان پێی بەلایە و گرنگە کە لە ڕێگای ڕێککەوتنینەوە لەگەڵ بەغدا چارەسەری بکە وەکووتم بە دەرەجەکەم پرسی موچەیە پاشان پرسی دانەوەی قەرزەکانی هەرێمی کوردستانە کە لە ماوەی بڕانی موچەیە لەسەری قەڵەکە بوو و پرسی گرێبەستی کۆمپانیا ناوتیەکانە کە هەرێم لەگەڵ کۆمپانیەکان کردوێت و ئەم کۆمپانیانە کرێ و پارەیەکان کە پێویستە و ئەمانە لەسەر پارەی خوان و هەرێمە بێ ئەم پارەیە بدە ئەمەش لە زمنی قەرزەکانە کاتێک کە عێراق بۆ خۆی ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی ئابووری ئەبێتەوە داڕمانی نەوت هەوکارە سەرچێکەتی نرخی نەوت هەوکارە سەرچێکەتی بەبێ گومان هەرێمی کوردستانیش بەدەر نییە بە هەرێمی کوردستان لەم ڕۆ ئاکتەرێکی لاوااسترە لە عێراق لە ڕووی نەوتەوە بۆیە ئێمە من پێم خۆش نییە کە بەم زمانە بڵێم ینی ڕەشببینم لەبەر ئەوەی کە ئێمە ئەبێت چاوەڕوانی ئەوە بین کە چارەنووسی پەتای کۆرۆنا لە جیهاندا بەچوو ئەگا کۆنتترۆلکردنی پەتای کۆرۆنا بۆ گرنگە لەبەر ئەوەی کە ئەبێ ئێمە بزانین ئێمە ئێستا لە قەیرانێکدان کە پەتایەک دروستی کردووە ئەجینا لە دیوەکەی دیکەدا ئابووری لە جێگای خۆیدا هەیە واتە بنیادە ئابوووریەکە ژێرخانە ئابوووریەکە جیهان لە شوێنی خۆی دادی کارگەکان ئەگەر بتوانن بگەڕێنەوە سەرکار ئەتوانن وەکو جاران لە مودەیەکی کەمدا هەڵسنەوە دەستەکارەکانیان بانکەنەوە فڕۆکەخانەکان ئەتوانن بە ئیش بکەونەوە خەڵکی ئەتوانێت بچێتەوە سەرکارەکانی خۆی قەیرانێک کە ئێستاهەتی ئەو کوژانەوە جیهانیەیە کە زیاتر لە 3 ملیار و نیو خەڵکی نردوێتەوە ماڵەوە و خەڵکی تووشی بێکاری و داخرانی کارگە و بەرەمهێنان و هەموو پرۆژە ئابوووریەکان کردووە بۆیە لە دیوێکدا ئەبێ بۆ عێراق و هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوە بین کە چارەنووسی پێشکەوتنەکان لە ڕووی داهێنانی پزیشکی و چارەسەری ڤاکسینیوە بۆ کۆرۆنا ئەگا بەکوێ
لە دیوێکی دیکەشانە ئەبێت چاوەڕوان بین کە لە ڕووی ناوخۆیەوە عێراق ئەتوانێت تا چەند ببێتە خاوەنی حکوومەتێکی ئینتیقالی بەهێز کە بتوانێت لانیکەم لەم دۆخەدا قسەی لەگەڵ بکرێت لەبەرو ئێستا حکوومەتەکەی عەبدولمادی حکوومەتێکی کاربڕێکەرە و ناتوانێت هیچ استراتیژێک دامەزرێنەوە ناتوانێت هیچ یاسایەکی تازە بخاتە کارە و ناتوانێت هیچ ڕێکەوتنامەیەکی مۆر بکات یعنی ئێمە ئەبێ ئەومان لەبین نەبێ لەبین نەچێت کە ئێمە لە کاتێکدا کە ڕوبەڕووی ئەو دوو قەیرانە جیهانیە بووینێتەوە کە عێراق بۆ خۆی لە بەردەم داڕمانێکی گەورەی ناوخۆیی سیاسیدایە و خەڵکەکەی ئامادەن جارێککە بێنەوە سەر شەقام و ئەم هێزە ناڕەزەیە ئامادەیە. بەڵێ دەستخۆش کاگڕابەر بەڵێ کاگ نەوزادیانی ئەو تا ئێستا وەکو کاگڕابەریش ئاماژەی پێدانی خۆی ئێمە ئەگەر قسە لەسەر عێراق و هەرێمی کوردستان بکەین بۆی کە چۆن ڕوبەڕووی ئەم قەیرانە قوڵەی دارایی و دابەزی نرخینەوە دۆ لەگەڵیشە ڤایرۆسی کۆرۆنا بێتەوە یانێنی کۆمەڵێک قەیرانی دیکە خۆی لە عێراقدا هەبوو یەکێک لەوانە کە نەبوونی ینی حکوومەتێکی بەهێز بووە کە بۆ ڕوبەڕوونەوەی ئەم قەیرانانە. ئێستا هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ینی وەفدی لە بەغدایە و گفتوگۆ لەگەڵ بەغدا کراوە گەیشتونەتە ڕاستپاردە نەگەیشتونەتە ڕێکەوتنیان هەڵگرتووە بۆ دامەزراندنی حکوومەتی نوێ عێراق. پێ دوایە هەرێمی کوردستان لە ئێستادا لە ڕێکەوتنەکانیدا چۆن بێ لەگەڵ بەغدا و بەغدا چی لە بەرامبەردا ئەوێ لە هەرێمی کوردستان کە بووی جێبەجێ بکە لە بەرامبەر ناردنی موچە و شایستە دارایەکانی هەرێمدا. خۆی خۆمان هەمومان دەزانین و چەند ساڵ قسەمان کردووە لەسەر هەموو کێشە و مشاکلەکانی بینی هەرێمی کوردستان و عێراق. یەکێک لە کێشە هەرە سەرچیەکان بریتە لە کێشەی بودجە کە بودجەی پشکی هەرێمی کوردستان کە ئێمە لە ساڵی 2023ەوە بە پشکی لە 170 بۆمان دیاری کراوە و قبولمان بووە هەرچەندە بەکەم و کوڕیش هاتووە بەڵام توانیمانە پێداویستەکانی خۆمان دابین بکەین و وڵاتیش گەشە پێدەین و ئاودانیشی بکەینەوە لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئێستاش بە مقارنەتەن بە باشووری عێراق کوردستان زۆر وەچی مقارنەوە کوڵێن وەچی مقارنی لەگەڵانیە و ئێمە زۆر لەوان پێشکەوتوترین زۆر باشترین زۆر خۆشحاڵترین بەڵام ئەمە بە معنایەوە ئێمە کەم و کوڕیمان نییە کەم و کوڕیمان هەیە لە سیاستمانە لە حکوومەتمانە لە ئیدارەدانماندا لە ئیدارەدانی قەیرانەکانماندا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەمنیەوە ئێمە مەترسیمان لەسەرە بۆیە بەڕاستی ئێمەش هەم بێکێشەنین هەم عێراقیش بێکێشەنیە کەواتە قسەی کۆکراوە ئەوەیە ئێمە هەردووکمان پێویستمان بە یەکتریە هەم هەرێمی کوردستان بە ئێمە بە عێراق هەمیش عێراق بە ئێمە بۆ لەبەرەوەی ئێمە ئێستەکانەوەکو هەرێمی کوردستان سیرکردن من لە ڕووی نەوتەوە قسە بکەین مەسەڵەن ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت بەرهەم دێنین و پێشم قەیرانانە داهاتی نەوتەکەمان بە $50 و بە $28 و بە سەروترەوە ئێمە 600 ملیۆن دلارمان داهات هەبووە بێجگە لە داهاتە ناوخۆیەکان ئێستەکانە ئەگەرم قەیرانە توندی بکەیتەوانێت دابەزیوە بۆ نیوە بۆ $15 ئەمە بەڕاستی قەیرانێکە ڕوو دەکاتە ئێمە عێراق بە هەمان شێوە لە دوای ڕێکەوتنەکەوانەیە دەبێت ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل کەم بکاتەوە لە مانگی سێە عێراق 3,390,000 بەرمیل لەوتی بەرەمێناوە ملیۆنێکی لێکم کەوێتەوە دەبێتە 2,390,000 و بەم سعرە هەرزانی ئێستا $15 و $6 و $20 بەڕاستی داهاتی مانگی سێ بریتی بۆ لە 2,988 ملیۆن دلار کە داهاتی عێراق بووە لە 6 ملیارد دلاری مانگی یەکەوە ئەگەرم قەیرانە بەردەوام بێت کەواتە داهاتەکەشکەم بێەوە بڕی بەرهەمیشکەم بێتوانێت داهاتەکەی هێتە خوارد 2 ملیارد دلارەوە کەواتە قەیرانێک ڕوو دەکاتە عێراق بەڕاستە و خۆیش ڕوو دەکاتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و ئەوەی کێشەی سەرەکی هەموو هاوڵاتیەکان و شەقامە بریتە لە دابینکردنی موچە موچەیەکە لە کێشە سەرچیەکانی هەمومان ئێمە هەمومان لە معاشخۆرین و موچەخۆرین لە عێراقا لە کوردستانە کەواتە ئەرکی سەرەکی و بچووکترین کە ئەرکی حکوومەتەکان دەسەڵاتدارەکان بریتە لە دابینکردنی لانی کەمی خۆشگوزەرانی ژیان بۆ هاوڵاتیان هەلی کار فرسەتی کار و زائیدەن ئەمن و ئاسایش لەگەڵ موچەیەکی ڕۆژانە ئەگەر ئەمانە نەبێت بەڕاستیەوە لەمڕەوە بۆ معلوماتان خۆپیشاندانەکان لە بەغدا دەست پێ کردوتەوە کوژراوی 4 بیناری لێکەوتوتەوە خەڵک هەم قەیرانی سیاسی لە بەردەما قەیرانی ئابووری لە بەردەما قەیرانی تەندروستی نەخۆشی لە بەردەما قەیرانی ئەمنی داعشی لە بەردەمەکە زۆر نزیکە سەرهەڵبداتەوە بە شێوەیەکی بە قۆتر و بەیەسر باشە خەڵک لە هەم برسیش بکرێ هەم نەخۆش بێ هەم سیاسی جێگیر نەبێ یعنی بەڕاستی ژیان لە عێراقاوە لە کوردستانیشان ناگوزارێت دووە ئێمە خۆمان بینیمان دوێنێ پێرە لە هەولێر لە دووەک لە سلێمانی لە گەرمیان لە هەموو خۆپیشاندان کرا خەڵک دەڵێ مانگێک چاوەڕێم کرد لە ماڵەوانێ فلسێکم دەست نەکەوت حکوومەتیش نەیتوانی معاشەکەم بۆ دابینکە ناچار دەبێت کاسبی بکەم جا ئەگەر مردن بە کۆرۆنا بێت یاخود مردن بە برسێتی بێ فەرقی چێ مردن هەر مردنە و ئەوەیە لەبەرەوە بەڕاستی قەیرانەکان قوڵن بەڵام ئەم
تەفاهما و لێکتێگەیشتنا و سەردانی یەکتری من هەموو کاتێ پێم باش بووە چونکە هەموو کاتێ ئەگەر ئینسان ئەو پەڕی ناکۆچیشا بێ کەوتە سەر مێزی گفتوگۆ و کێشە و مەشاکلەکانی پڕبەدڵی خۆی باسکرد لەگەڵ یەکتریا دەتوانێت لە چارەسەرەکان زیب ببێتەوانێ بەڵام ئێمە لە دوور و لە ڕێگەی ئیعلام و لە ڕێگەی فێسبوک و سوشیال میدیا و قسە بە یەکتری بڵێن بەڕاستی ناگەین لەنتیجە بۆیە تەفاهمەکان ڕاستە حکوومەتی عادل عەبدولمەهدی تا ئێستا کاربڕێکەرە و دەسەڵاتی ئیمزاکردن و واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی نییە لەو شێوەیە کە مەسەلەکان قورسن بەڵام چاوەڕوانی حکوومەتەکەی مستەفا کاظمی دوێنێ ئەمڕۆ من جۆم لێ بووە ئەڵێ من داواکاریەکانی کورد و سونە بە تایبەتی جێ دەکەمەوە و جێبەجێ دەکەم و نەرمونیانە وەکو ئەوەی کە باسیەکەن و دەردی کابراڵێ با بیشی بینین لە بوارەکە یا بزانی بێتە بوارەکە و بێتە سەر کورسی حکم و ڕەکانی ناگۆڕێ و ئایا لەژێر فشارەکانی ئێران و میلیشیا شیعەکان و حیزب و سەرکردە شیعەکانە دەکرێت ئەم وەعد و بەڵێنانە جێبەجێکە یا بەداخەوە وەکو ئەوانی کە هەردوو ژمناکان دوجار یعنی ئەگەر عێراق لەم قەیرانە قورسانی کە هەیە بە تایبەتی ینی ئێمە گەر لە بواری داوەزی نرخینەوە دووەدارایی باسکوین ینی عێراق دەوڵەتە و ینی سەرمایەشی کەڵەکەبووی هەیە ینی خۆ ئەتوانێت لە قەیرانە قوڵە قورسەکاندا پەنا بەرێتە بەر بەکارهێنانی ئەم پارە دارایانی خۆی بەڕاست باشە کە بەڵام لە بەرامبەردا ڕاستە وەکو بازەکەن زیاد لە 6 میلیارد دلار ئەوە پاشەکەوتی نەقدینەی هەیە بەڵام لە بەرامبەرشا بیرمان نەچێت 132 میلیارد دلار قەرزی دەرەکی لەسەرە یەکێک لە ئەو ڕێکارانی کە بەتەمایە یعنی یەکێک لە ڕوبەڕوویم قەیران بۆ هەموو وڵاتەکان دەبێت دەست بەرێ بۆ موچە دەبێت دەست بۆ دەرماڵە بەڵام وایان ڕەت کردەوە بەسداڵێ مە دەست نابێن بۆ بەڵێ قوربان دەبێت دەست بەرێ قستمەوەیە ڕێکارەکان هەمووی یەک لە یەکتری خراپترن دەبێت دەست بەرێ بۆ کەمکردنەوەی خەرجە ناپێویستەکانی دام و دەستگاکانی حکوومەت دەبێت دەست بەرێت بۆ کەمکردنەوەی پرۆژەوە بەرهێنانەکان دەبێت دەست بەرێ بۆ ئەوەی کە پرۆژەکانی ئاودانکردنەوە لە عێراق جێبەجێ نەکا دەبێت دەست برێ لانی کەم قەرزی دەرەکی وەرگێ هەموو ئەمانە بەڕاستی یەک لە یەکتری بژاردەکان خەتەرترن بەترسیداترن و زیاتر لەسەر تۆ ئەکەوێت لەسەر عێراقەکەوێ لەسەر هێرمی کوردستانەکەوێت بۆیە بەڕاستی قەیرانەکە پێویستی بە هەماهەنگی هەیە پێویستی بە لێکتێگەیشتن هەیە و دەبێت هەردوو لاشمان بەڵێنەکان وەکوی جەناب دەفەرمووت کە ئایا ئەم ڕێکەوتنە چەند ڕێکەوتنامەمانی امزاکرد لە ساڵی 2015 هیچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە بێمتمانەیەکەیە بێمتمانە جیانەکە وەکو کاکە ڕابر باسی کرد بێمتمانەی ناوخۆیەکان جا بێمتمانەی لە عێراق وای کردووە لە نێو ماڵی شیعە بێمتمانەیەکی زۆر خراپ هەیە لە نێو ماڵی سونەیە هەروە لە نێوان ماڵی کوردە هەروە بەداخەوە و لە نێوان هەمووشمانە هەروە هەمووشمان بە پێکهاتە عێراقیەکانەوە کەوتونێتە ژێر کۆنتترۆلی دەرەکی و لە دەرەوەی سنوورەکانەوە ئەوامرەکان جێبەجێکن بڕیارەکان جێبەجێکن بۆیە بەڕاستی دۆخی عێراق دۆخێکە زۆر گەشتبین نیم پێی و من وتومە کەوتونێتە تونیە لێکەوانێک کە ئەو پەڕی زۆر تاریکە زۆر تونە زۆر دوور و درێژە بۆ نەجاتبوون لەگەڵ ڕێزم لەگەڵ ئەوەشدا قیادە و سەرکردە و حکوومەتێکی ڕاشید و عاقڵ و بە پلان نابرێ بەڕێوە خۆشینا عێراق دەوڵەتێکە لە ڕووی وەکووتمان لە ڕووی ئیمکانیاتی نەوتەوە غازی سروشتیەوە داهاتە ناوخۆیەکانەوە دەبێت من ئەگەر مەجال هەبێت قسە بکەین ئەمەوێت دوا کۆمنتی وەربگرم بۆیە دوا قسەش بین بە کاگڕابەر دوا کۆمنت دوا پێشببینی وتیشە گەشتبین نیم لەسەر ئەم دۆخانە بەڵام خوێندنەوەی کۆتایی لەسەر بار و دۆخ من بەڕێی من وەکو پسپۆڕێکی بوارینەوە پێویستە لە عێراق لە هەرمی کوردستان تەنها چاومان لە نەوت نەبێت تەنها هەڵیەنجین و بیفرۆشین ئەوە فرۆشنەکەی بوو ئەوە نەتیجەکەی بوو دەبێت ئێمە کەرتی نەوت کەرتێکی زۆر فراوانە کاکە هاوڕێ کەرتی نەوت خۆی دەبینێتەوە لە دامەزانی پاڵاوگەی گەورە ئێمە ئەگەر لە کوردستانیشنا و لە عێراقیدا چەندین پاڵاوگەی گەورەمان هەبوایە نەوتەکەی خۆمان لەناو خۆی خۆمانە بپاڵاوتایە و نەوت بەلایانی کەمەوە 2000 مشتق و پێکهاتی جۆری جیاوازی لێبێنێت دروستمان کردایە و دامەزراوێکی گەورە و پێشکەوتی پترۆکیمیاویات و سناعەتی پترۆکیمیاوتمان دروست کردایە ئێستا بەس تەنها زیوتی محرک زیوتی ماکینەی باخیرە و قیتار و فڕۆکە و هەموو هۆکارەکانی گواستنەوەمان بەرهەم بێناو هەناردەمان کرا ئێستا داهاتێکی زۆر گەورە بوو لە جیاتی نەوتەکە بە پرۆسی پیشەسازی پترۆکیمیاویات بە لە 100 بە قازانسرە لە نەوتی خاو بۆ خۆی بۆیە دەکرێت ئێمە سەرچاو سروشتەکانی کەمان لە کبریتە لە نوحاسە لە فۆسفاتە لە گۆگرد لە ئاسنە هەموو ئەمانەمانێک کە دەکرێت جێبەجێ بکەین باشە بەکارهێنانی ناوخۆیی بیکەینەوە کاکە ئێستاش بەداخەوانی ئێمە وڵاتێکی نەوتین لیترێک نەوت ئەمڕۆ بنزینم تێکردەوە بە 575 لیترێک بە 575 دینارە دەبوو ئێمە ئەگەر چەندین پاڵاوگەمانە بووە نەوتی سپی بە هەرزان بووە گازۆیل هەرزان بووە بنزین هەرزان بووە دەبوو بە داهاتێکی باشتر من ئەگەر بە هەرزان دەستم کەوێ بۆ نمونەیەکی سادە بێنمەوە ئەگەر سیارەکەم لە هەفتەیەکە ڕۆژێک دەکەم لە بەرگرانی بنزین بەڵام ئەگەر بنزین هەرزان بوو هەموو ڕۆژێ دەکەم وەنیە لەبەرەوە داهاتێکی باشتری ناوخۆیەکان اینجا لەسەر و هەمووانەوە دەبێت وەکو باسمان کرد کۆرۆنا ببێتە پند و عیبرەت
بە عاقلانەتر بە ژیرانەتر بە پلاندانەتر ڕوبەڕووی قەیرانەکان و بۆ داهاتوو خۆمان حاضرکەین بەبێ حاضر نەبوون بەبێ ئامادە نەجیبوونمان بۆ ئایندا بەڕاستی قەیرانەکان قوڵترە بێ وەزەرە ژیانەکان زیاتر سپاس دەکەم بەڵێ کاک ڕابەرت تەلعات ئەمەوێ دوا کۆمنتی جەنابیشە بەگشتی لەسەر کۆی ئەم ڕووداوانەی کە هەیە ببینین فەرموویستی. بەڵێ لەسەر ئاستی جیهاندا سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا پێویستە کە متمانە بە دام و دەستگا پزیشکەکان و داهێنارە تەندروستیەکان و پێشکەوتنی و سەرمایە گوزاری زیاتر لەسەر تەکنەلۆژیای تەندروستی و دەرمان و خۆپارێزی بکرێ و پێویستە خەڵک متمانەیان بەو لێکۆڵینەوە بەو قسە و بەو ڕێنمایانە هەبێ کە لایەنە تەندروستیەکان دەرێکن و پێویستە خەڵک متمانیان بە دەسەڵاتەکان و بە حکوومەتە خۆجیەکان هەبێ لەو ڕەوشێنانەی کە ئەگیرێتە بەر بۆ حاڵەتی لە ناکاو بۆ کۆنتترۆلکردنی بارودۆخی لەم شێوەیە و پێویستە دەوڵەتەکان متمانیان لە نێوان خۆیاندا بنیاد بنێنەوە ئەمەیان لە هەمووی گرنگترە بۆی کە بتوانین لە پاڵ درێژە چێشانی ئەم قەیرانەدا جارێککە بتوانین سیستەمی جیهانی دووبارە دابڕێژێتەوە. سەبارەت بە عێراق لە ئێستادا پرسی سەرەکی بۆ عێراق و عێراقیەکان دامەزراندنی حکوومەتێکی کاتیە. ئەم حکوومەتە کاتیەش کاتێک ئەتوانێت سەرکەوتوو بێ کە نێت گوتاری زل و قسەی زل و بەڵێنی گەورە گەورە بە خەڵکی بدات پێویستە ئەم حکوومەتە ئەولەوێتێکی هەبێت ئەویش ئەوەیە کە لە ئێستاە بتوانێت هەتا ساڵێکی تر هەڵبژاردنێکی پاک و خاوێن و نەزیح بۆ خەڵکی دابین بکە کە خەڵک بتوانن تایدا بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ڕاستەقینە بێنەوە ناو پرۆسی سیاسی و نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرن. ئەمە یەک دوو بتوانێت لە ئێستاە مەسلەی موچە و بژێوی خەڵک و تا ئەتوانێت بە شێوەی سەرەکی پرسی تەندروستی کە ئەمڕۆکە لە هەموو دنیاە پرسی سەرەکیە و خەمی سەرەکیە پرسی تەندروستی بتوانێت و پاراستنی ژیانی خەڵکی ئەمە ئەولەویاتی حکوومەتە هەم حکوومەت ئەبێ لەم ڕۆیە زیاتری چاوەڕوانی گەورەی نەبێ و خەڵکیش نابێ چاوەڕوانی زۆر گەورەیان لە حکوومەتی عێراقیە بێت یا لە حکوومەتی تازای عێراقیە بێت. ئەگەر سەرۆکوەزیرانی ڕاستپێدا و لەم قسانە زیاتر بکەوە بەڵێنی لەوە گەورەتر لە خۆی هەڵبگرێ بە دەردی حکوومەت و ڕاستپێدراوەکانی دیکەچێەوە خەڵکیش باوەڕی پێ ناکەن چکە خەڵک لە ئەساسەوە متمانیان لە دەستداوە لە قسەی گەورە و باقوبریق و قسەی بێبنەما کە ئەساسی واقعی نییە لەسەر ئەرزی لەسەر ئەرزی واقعی سیاسی. و سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوەندە بڵێن کە بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان ئەبێ پرسی چاکسازی بە شێوەی گرنگ چاوی لێ بکرێ و هەوڵ بدرێت کە بایەق بە بەرەمێنانی ناوخۆی و ئابووری ناوخۆی بدرێت. بەڵێ سپاس بۆ کاک ڕابەرت تەڵعات چاودێری سیاسی کە لە شاری هەولێر لەگەڵمان بووی. هەروە سپاس بۆ کاک نەوزادی مهندس کە وەک شارەزای بواری نەوت لەگەڵمان بوو لە بەرنامەی پانۆرەما. سپاسەکەین کاک نەوزاد. بەڵێ بەرنامەی ئەم شەوی پانۆرەماتان پێشکەش کرا. شاد و کامران خواتان لەگەڵ.